دەچینە سۆران پامنێرمان ئاسات ئۆمەراوەیمان لەگەڵدا دەبێت ئاسات سڵاوی خوا لێبێت و بەیانیت باش ئەمەوێت نوێترین زانیاری پرۆسەی دەنگدان لە سۆران بۆ بینەرانی ئێمە بگوازیتەوە بەشداری و هەماهەنگی کۆمسیۆن لەگەڵ دەنگدەران چۆنە لەو بنکەی تۆی لێی بەڵێ سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە ئەمڕۆژ لە قەزای سۆران لە کاتژمێر هەشتی بەیانیە ئەو بنکەی کەوا من لێم دەنگدانی گشتی بەڕێوە ئەچێتن لەو بنکەیە دیارە لە کاتی خۆیدا بنکەیە بەڕووی دەنگدەراندا کراوەتەوە لە قەزای سۆران ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کەوا لە هەر چوار قەزاکانی سۆران ڕەواندوز و چۆمان و مێرگەستۆر 173124 هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە و بەشداری لە پرۆسەی دەنگدانەکەن ئەو بنکەیەکەوە من ئێستا لەیمە 2477 دەنگدەری هەیە کەوا بەسەر 53 وێزگەدا دابەش دەبێتن کۆی گشتی دەنگدەری قەزای سۆران بریتیە لە 84698 دەنگەوە 5 ناوەندی لاوەچی هەیە و 44 بنکە لە خۆی دەگرێت و هەروەها 163 وێزگە لە ناو سنووری قەزای سۆران هەیە لە ناحیەی سیدەکانیش 10132 هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە کەوا 7 ناوەند لە خۆی دەگرێتن 21 وێزگەشی هەیە هەروەها ئەمەوێ ئاماژە بۆ دەم کەوا لە ناحیەی خەلیفانیش 13592 هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە بەسەر 8 ناوەنددا دابەش بووە کەوا 28 وێزگە لە خۆی ئەگرێتن کۆی گشتی دەنگدەری قەزای سۆران بە هەردوو ناحیەی خەلیفان و ناحیەی سیدەکان 188412 دەنگدەر لە خۆی ئەگرێتن هەروەها لە قەزای ڕەواندوزیش 15118 هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە کەوا 10 ناوەند لە خۆی دەگرێت و 33 لە 33 وێزگەش پێک هاتووە لە چۆمانیش 18631 دەنگدەری هەیە 11 ناوەند و 39 وێزگە لە خۆی ئەگرێتن من ئەمەوێ بۆ قسەکردن و زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان کاکشوان وەرتی وەرەگرم کەوا وتەبێژی کۆمسیۆنە لە قەزای سۆران کاکشوان ئەگەر بیت هێرانە کاکشوان سڵاوت لێبێتن پرۆسەی دەنگدان لە قەزای سۆران لە کاتی خۆی بەڕێوەچوو وەرەکارەکانی کۆمسیۆن ئەمڕۆ چین کەوا بۆ دەنگدەرانی گرتوۆتە بێت بەڵێ سڵاو لە ئێوە پێشەوەت گرتوواگەر لە کاتژمێر هەشتی بەیانیەوە پرۆسەی دەنگدانی گشتی لە سنووری بنکەی لاوەچی 5 بنکەی لاوەچی بەڕێوە چووە لە کاتی خۆیدا تاکو ئێستا ڕێکارەکان وەک خۆی جێبەجێکرێت ڕێکاری نوێی کۆمیسیۆن کە شەوی ڕابردوو دەرکراوە جنسیە واتە ڕەگەزنامەی عێراقی لەگەڵ باری شارستانی لەگەڵ نفوسی پێکەوە وەرەگیرێ و لە هەموو بنکەکان بەو شێوازە کاری پێکرێت هاوڵاتیەک ڕێگای پێ ئەدرێتن کە نەپوس یاخود جنسیەی پێ نەبوو ڕێکار کارەکەین ڕێکاری کۆمیسیۆن کارەکەین هەر کاتێک ڕێکاری نوێ هات کە گوتی ڕێگای پێداین کە بە تەنها بە جنسی کار بکەین ئێمە کارەکەین ئەگەنا تا ئێستا ئێمە هەردووشان پێکەوەیش پێکەین پرۆسەکە لە ئێستادا چۆن بەڕێوەچێت هیچ هەڵەباڵغێک لە بنکەکاندا هەیە بڵێ گرفت بۆ هاوڵاتیان دروست بەیان بە ئاسایی بەڕێوەچێتن نەخێر وەکو لای خۆتان دیارە وەکو هەموو بنکەکانی دیکەتریش بم شێوازن خەڵەباڵغێکی زۆر لە بنکەکان کۆ نەکراوەتەوە تاکو ئێستا پرۆسەکە بە هەدیرە هەر بنکەیەکی دەنگدان چەند هاوڵاتی ئەتوانێتن دەنگ بداتن ئێمە لە سنووری سۆران 5 بنکەی لاوەچیمان هەیە هەر یەکی لەو بنکەی لاوەچیانە سەرپەرشتی 9 یاخود 8 بنکەی دەنگدانەکەن هەر یەکی لەمانە ڕێژی تایبەت بەخۆیان هەیە ئیزراعاتانە چینکە کۆمسیۆن ئەیگرێتە بەر لە بنکەکانی دەنگدان بۆ نمونەگرتنی وێنە یاخود هەر شتێکی تر کەوا سەرپێچ بە پێی ڕێکاری کۆمسیۆن گرتنی وێنە و ڤیدیۆ کارتی دەنگدان لە پشت کابینە غەدەقەکراوە لە وێزگەکاندا ئەوان ئیش بۆ ڕێکارە ئەکەن کاتێک دەنگدەر وێنەی گرت وێنەی سەرەتا ئاگادار کراوە بەڵام وێنەکەی هەرگرت یاخود ڤیدیۆی گرت کارتەکەی لێ وەرەگرێتەوە و دەخرێتە دوورخراوە و کارتەکەی ناخاتە ناو سندوق و کۆتاتڵێت زۆر سپاس بۆ کاکشوانوەرتی وتەبێژی کۆمسیۆن لە قەزای سۆران دیارە ئەمە ئەو ڕێکارانەی کۆمسیۆنن کەوا لە قەزای سۆران ئەیگرێتە بەرەوە هاوڵاتیان پێویستە بە گەرموگوڕیەوە بەشداری لە پرۆسەی دەنگدانی گشتی دابدەن و بێن بەشداری لە دەنگدان بکەن و گۆڕانکاری لە دەسەڵات بکەن هەتا وەکو هاوڵاتیان بە گەرموگوڕیەوە بەشدار بن ڕێژەی تەزویر کەمە بێتەوە وەکو لە دەنگدانی تایبەت دابینیمان کەوا ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان بەشدار بوون لە
دەنگدان ئەمە شوای کرد کەوا ڕێژەی تەزویر نەبێتن و کەم بێتەوە بۆیە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمویان بە گەرم و گوڕیەوە بە گڕوتینەوە بەشداری لە پرۆسەی دەنگدانی گشتیدا بکەن و بێنە سەر سندوقەکان دەنجی خۆیان بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی لە قەزای سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیارەکانت.